کاکە ڕزای خوایە با خێزانەکان نەمەنە ماری بابیان بە میریان دەدەنەوە یانەوە ڕسم بەڵاو بوو تۆ خێزانت دایتێنەوە پیرەمیردان میش گوتمانیان گوتی بەرێ وەڵا ئەوان بە 10 میلیۆن فرۆشتیە توجاریان پێ کردیە ئەوانە توجارن دایک و خاڵ و دایکیان فرۆشتێ بە پارەی ئەینەوی گوتی وەرە پارەکەی بۆ لە باتی و نازانم چی گوت من پارەی وەرناگەم ئەمن ناموسی خۆ بە پارە نافرۆشم بەڵێ خێ بە خێزانی خۆ دەزانم وەڵڵی چیرۆکی ما من هەستام لۆ جێژنە خێزانەکەم بردەوە 3 ڕۆژ مابوو جێژنەی بردمەوە ماڵە بابی تەلەفۆنیان کرد بردمە ماڵە بابیان تقریبا هەفتە برێم 10 ڕۆژ لەوێن دەرێ هەبوو هەفتەك لەوێ زیاتر بوو بۆ 10 ڕۆژ لەوێن دەرێ بوو گوتم ماڵە خزمەکانم و کەسەکانەکەم لەوێن دەرێنەوە پێمان خۆشە بچینە منتیقی لای شنگاری ئەمەژی گوتم چ لە گۆڕنی احتیاطی ما هیچ گرفتەکینی با بچی وەڵا هاتمەوە ماڵێ تقریبا 10 ڕۆژێک ما ڕۆژی جمعە بوو تەلەفۆنم لۆ خەزوری کرد خەزوری خۆم گوتم کاک فواد حستکام بێم خێزانە خۆ بمەوە گوتی یەکشەمێ وەرە خێزانە خۆ بە گوتی 2 ڕۆژ بوو داخراوای کرد 2 ڕۆژ تەلەفۆنی خۆی داهی خست ئەمەی شبهەم لە دروست بوو حقەت شبهەم دروست بوو وەڵا هەستام ڕۆژ جمعە ڕسمی پیرەمێردەکە بەڵاو بۆوە دەگە خێزانم والله ئەمش هەستی خۆم کرد هاتمەوە ماڵێک گوتمە منداڵەکان گوتیانەوە ڕسم بەڵاو بوو تۆ خێزانت دایتێنەوە پیرەمێردان میش گوتمانیان گوتی بەرێ وەڵا میش گوتم دەستەکەی وەرنییە با گەورە نەبیت گوتم بزانە مامیتی باپیریتی خزمەکیە کابرا دەبی هێزار فکوی بکە وەڵا هەستام تەحملم نەکرد چوومە زاخۆی تەلەفۆنم لۆی کرد ڕسمێ کیژەکەم لۆ بابی هێنارد گوتم کیژی مێردی کردیتەوە خێرە گوتی وەڵام من نازانم ئەمن لە دهۆکێمە بە خۆی گوتی ئاگادارم بە شریک نەوانە شریک بوونە وەڵاوەچی گوتی دەسمە من نەزانێت تەلەفۆنی ماڵ کەم تو نەسەوە ئەمن گەیشتمە زاخۆی تەلەفۆنی منی کرد گوتی نەچەوە هەرە ماڵامە هەتا اسمە شنگارە بچووکێ مێروێرێ چە ماڵە خاڵێ وی وەڵا بەینێک پێچوو لە توێری زاخۆی هاتمە دەرێ تەلەفۆنی کردەوە والله تقریبمەوە 9 مانگە لەکردمەوە ژنە هیچ مشکلەمان نەبووە نەیگوتە میوانداری بابی تەلەفۆنی کرد دایکی تەلەفۆنی کردیە گوتیان من میوانداری تۆ ماڵێ بابی گوێژ نانەیە و کابراوی والله ئەمن مارەم کرد تقریبا 9 مانگ لەکردم بوو براکەم شاهەدە ئامۆزام شاهەدە خزم و دەرە و جینارم شاهەدە لای مەلا من هینام ژنەکەم گۆستەوە داوام کرد بخۆم زەواج بکەم جارە گوتی نفوسی مووسلە جارە گوتی نفوسی لە شنگارە جارە گوتی نفوسم بزر کردیە جارێک برام هەناردی معنە ئەو بە سەختەیوە بوو زۆر خەبەرمدایە نەیدا من جارە گوتی سوورەت قەیدی لە مەنتیقەی شنگار و سوورەت قەیدی ژنەکە لەکە لۆ دەینم نەخێر تەلاقم نەدا ئەم بە میوانداری بردمە ماڵی بابی ئەمن زێڕم کردیە لۆ براکەی گوتی کوڕم ژن دەینی باە 5-6 میلیۆن زێڕم کردیا گوتم حەز دەکەی پارەتم دەم حەزەکە زێڕم بدە گوت فەقی لۆ من گوتم زێر لۆ بکڕم با ئەوەندە پارەی زێر لۆ بکڕن بەلێ من لە زاخۆ گەیشتمە زاخۆ تەلەفۆنی منی کرد گوتی کاک فاخر کێرەی گوتمە زێر زاخۆ دێچمەوە تازە زۆر تووڕە بووم حەقەت گوتی وەرە نەچە من خەبەرە هینایەوە کە چاوی و خاڵێ خۆ گوتی ئەوانێ مێردا من هاگالێ نییە ماڵە خاڵێ دوی میش گوتم باشە ماڵە خاڵ مێر لە کێری خێزانی منە کو مێردیدایە نەبەر تەلاقدای نییە هیچ چۆنە بێەوە بێت گوتی وەڵا دەنگ مەکە وەرە پارەی خۆ وەرگرام چەند پارە 6 میلیۆن ئەوان بە 10 میلیۆن فرۆشتیە توجاریان پێ کردیە ئەوانە توجارن ئەوە 9 مانگە لەکەم منە هیچ بە شتێک تەلەفۆنی لۆ من نەکردێ بڵێ خێزانی توان خێزانی منە نەکرایەکەم تەلاقنامەم هەیە من بەلێ جاوکی هاتمەوە ئەینەوی گوتی وەرە پارەکەی بۆ لە باتی و نازانم چی گوت من پارەی وەرناگەم ئەمن ناموسی خۆ بە پارە نافرۆشم حقەت کەس ناموسی خۆ فرۆشی بەلێ خێ بە خێزانی خۆ دەزانم ئێستا و کابرا هاتمەوە ماڵێ تەلەفۆن ئەو ڕۆژی بەلاو بوو وێنەکەی بەلاو بوو ئەم تەلەفۆنم لۆ زاوایەکەی کردیە لۆ خزمی کردیە لۆ ئامۆزاکانی کردیە کاکە ئەو ژنە خێزانی منە دەستکاری مەکەن وەڵا تەلەفۆنم کە گوتیا کە مە خەبەرمان دایتێ ئەوان دەرێن بەرێ بابەکە قەناعەتێوانی هینایە بەلێ ئەو کابرایە و 4 مانگە تەلاقیدایە بەس شکر لۆ خوای گەورە ئەم بەلگەمیش هەبوو بەلێ ڕادەست من سکالەم لەسان کردیە سکالەم نووسیا لە مەحکەمەی سۆران دەبی
بياني إن شاء الله بس بكريت تحويلك أنا وأنا بلي دقاقته أو بخوتا زا وأنا أو مالا بخودا سنة وبلي خيزاني منه بخودا سنة ويستكا بخواي مصلي قبول أقر شريعته قانونه خيزاني منه أو استخانا خيزاني من لكن أو كابرايا أقر حكمتي هريم وحكمتي ماو أوقاف وقبول كذا أوزنا ميرد جيب كتبتو كابراي أمن قبول من السقسيوان حكمتي هريم تشيد أنا أمن قانون أمن مستعلم أمن ممنوني أو حكمتي ما زور ممنوني وانم أوان لو من أوان دزجيرة كان بيو ما نديبونا دستيان خوش بيت دام ودزقاي حكمت أم زور ممنون لوان والله حتى لفهم ذا كده يقول ديمو استجنع زانم استكش بخوت داتي أنا أو أنا بازر قاينان بوش ذكر ديا دايكو خالو داي كان فروشتي ما باري أو بازر قاينان بكر ديا لبلا وما مواني بالمماري بابي بمردي دا كارساتا كابرا نوير جنيه خبط مال بابي شي كاز نوير تاسا واي كان زكاج بابا ترسين كاكارزا أو خوايا باخذ أنا كان نمنا ماري بابي يعني بمردي عندنا